ئەمە ساتی ماڵئاواییکردنی وشیاری مینە لە پزیشک و کارمەندان و نەخۆشەکانی نەخۆشخانەی پسپۆڕەکانی دڵ لە سلێمانی کە نزیکەی هەفتەیەک لەژێر چاودێریدا بووە و نەشتەرگەری دڵی بۆ کراوە. ئەو دەڵێت لە داهاتوودا لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان دەگەڕێتەوە سەر کارەکەی و ئەو ناوچانەی کە مینی لێبێت پاچی دەکاتەوە. من 8 ڕۆژ پێشێ لە مزگەوتی بەڕێز مامۆستامە لە تاهیر بۆ نوێژی جومعە چوو. کاتێک کە نوێژ جومعەکە سوژدە بەرم، کاتێکم زانی لە خەستەخانە هۆشم کرد بە دکتۆر و ئەوانی لە مزگەوتەکە بوون. بەڕێز مامۆستامە لە تاهیر خۆی منی بەرەو نەخۆشخانە برد لەگەڵ هاوڕێکانیەوە و منیان گەیان نەخۆشخانە لەوێ خستمیان. پێشمەرگایەتی بەری دوورێ ڕەنجی خەباتە. من چۆن ئێستا چۆ هەردوو قاچم قرتا و 4 فیشێکیشم پێوە پێشمەکەی دانە بڕاوم. من 700 پێشمەکەم ئەوە بۆ گرتنی سلێمانی. ئەگەر باش بوومە بەردەوامێش بم لەسەر کارەکەم، چونکە خوا لە قورئانە ئەفەرمی هەچکەیەکی لەمە دڵزگار کاکو هەموو سەردەوی زیونی کورد بێتەوە وایە. پزیشکەکەی دەڵێت توانیویانە بە سەرکەوتووی نەشتەرگەری دڵی بۆ بکەن و لە داهاتووشدا لەژێر چاودێری تەندروستیدا دەبێت. قەستەرەمان بۆ کرد کاگوشیار زۆری لە دەمارەکانی دڵی ژیرانی تیا بوو. ئەمەش بەر لە ڕێگەی شەبەکە و باڵۆنەوە برادرانی شەبەکە و باڵۆن و قەستەرە دکتۆرەکان بە باشتریان زانی و ئاسانتر بوو کە بەرەو نەشتەرگەری بۆ بکرێت لە شێوەی کرانەوەی سنگ و گۆڕینی دەمارەکان بۆ هیوایی کە داهاتوویشی زۆر دووریش کاگوشار هیچ کێشەی دڵی نەبێ و لە ئێستا ڕۆژی تەندروستی زۆر باشەوە ئێستا ئامادەیە بۆ ئەوەی بچێتەوە ماڵەوە. هاوڕێکانی وشیار دەڵێن ئەو جۆرە کەسانە شایانی ئەوەن بە بەردەوامی خزمەت بکرێن و خزمەتەکانیان لە بەرچاو بگیرێت و پشگیری بکرێن. ئەمە شایانی ئەوەیە هەمومان خزمەت و خزمەتکاری بین بەکار و بەکردەوە. زۆر سپاسیشتانەکەم کە ئەمڕۆ لێرانە ئامادە بوون. ئەمە پێزانین و ئەمە داریە لە کەناڵە بەڕێزەکەتانەوە. هیوادارم هەموو کەسێک ئاوا هەست بە پرسیارەتی بکەم. مەقسەدم کەناڵەکانی ترە. وشیار عەلی ناسراو بە وشیاری مین ئەو پیاوەی وەک سەرمایە و ڕەمزێکی جوانی ئەم نیشتیمانە لی دەڕوانرێت بە بوێرانە و چاونەترسانە زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی لە مین و تەقەمەنی پاک کردووەتەوە. هەر لەو پێناوەشدا هەردوو قاچی لەدەست داوە، بەڵام ئەوە نەبووە هۆکاری ئەوەی چۆکی پێدا بدات. وشیار دانیشتووی هەڵەبجەی شەهیدە و تەمەنی 59 ساڵە و بەشێکی زۆری تەمەنی لە خەباتی شاخ و پاکردنەوەی ناوچەکانی هەرێم لە مین و تەقەمەنی بەسەر بردووە و خۆی دەڵێت تا ئێستا زیاتر لە 2 ملیۆن و 380 هەزار مین و تەقەمەنی هەڵگرتووەتەوە. وانەی هۆشیاری مینیشی لە 770 خوێندنگە و قوتابخانە وتووەتەوە. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.